سڵاوی کامەران حاجۆمەر و تیمی باسی ڕۆشتان لێبێت ئەم جارە بە دوواداچوون لەسەر خواستی زۆرینەی گەنجان لەسەر دامەزراندن دەکەین لە کەرتی حکومی. بۆچی بە هەزاران خەڵک کە لە کەرتی تایبەتدا کار دەکات لەگەڵ ئەوەشدا هەمیشە خواستی لەسەر ئەوەیە لە کەرتی حکومی دابمەزرێت. جیاوازی کەرتی حکومی لەگەڵ کەرتی تایبەتدا چییە؟ ئەرێ بەڕاست وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی دەڵێت لە کەرتی تایبەت ئەو ئیمتیازاتانەی هەیە هەمان ئیمتیازات لە حکومیش هەیە کەوایە بۆچی دەبێت خەڵکێکی زۆر چاوی لە کەرتی حکومی بێت. ئەرێ بەڕاست چۆن مافەکان دەستە بەردەبن لە کەرتی تایبەت ئەو بەراوردەی کە دەکرێت هەمان بەراوردە هەمان یەکسانیە هەمان مافە یاخود جیاوازیەکان یەکجار زۆرن. ئێوە کۆمەڵە گەنجێکن تۆ خاوەن دوکانی لێرە؟ بەڵێ. چەند کەس لە لای تۆ ئیش دەکات؟ چوار کەس. چوار کەس ئیش دەکات. باشە دەستەبەری کۆمەڵایەتی دەزانی هەیە ئەن نییە؟ نەخێر. نازانی؟ نەخێر نازانی. باشە چێ ئیش دەکەن لە لای تۆ؟ وەڵا کاگە سەفوانە کاگە کاگە یوسف تۆ چەند دەبی ئیش دەکەیت؟ من والله تقريبا هەفتەی دەبێت. دەستەبەری کۆمەڵایەتی دەزانی هەیە یان نە؟ نازانی. تۆش نازانی؟ تۆش کرێکاری. ئەی تۆ؟ نازانی. باشە زۆر کەس لە گەنجەکان حەز دەکەن لە حکوومەت دابمەزرێن لە کەرتی تایبەت نایستا تۆ لە شوێنەیش دەکەی زۆربیان حەز دەکەن چاویان لە حکوومەتە بۆ وڵا لەبەر ئەوەی چایان لە حکوومەتە چایان لە معاشەکەیە معاشەکە باشە بەڵێ ئەدی معاشەکە نەبی خەرج ئەوەی نییە ینی ژیوی ژیانی نییە. بەڵام ئێستا لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەڵێ کاکە ئەو خەڵکە بۆ چاوی لە حکوومەتە ئەگەر ئیشی تایبەتیش بکەوەکو ئێستا تۆ دەیکەی بێتە لای ئێمە ناوی خۆی تۆمار بکە تەمەنێکی گەیشتە مەرحەلەیەک موچەی خانەنشینی و هاوشێوەی فەرمانبەرێک دەبڕێنینەوە. ساحب دوکانەکان منتەزم نابم پێوە. چۆن؟ هیچ ساحب دوکانێک ئامادە نیە ساڵێ ڕاتبەچی بداتە دائیرەی. ئێستا کە هەر ساحب دوکانە تاقیبی دەکەی ئەگەر 4-5 نەفەری لە کنیشکاتە ناویە چ تێ دەکاتن لە بیمەی سەلامەتی. ینی تۆ بیمەی سەلامەتی وەرم گرتووە جاران وەرم گرتووە. ئێستا نایکەی؟ نا ئێستا بۆ؟ ئەمن تقریبان 3 ساری پێچێت تا بیمەی سەلامەتیم لە دایرەی وەگرتووە. سارە کەوازم لێ 3 ساڵ پێچێت تا وەرم لە شەریکەی لە چ سنوورێک لە شۆڕش لە هەولێریان لە هەولێر بەڵێ 3 ساڵ ئەو جەپارەکەیاندا 3 ساڵی پێچێت تا پارەکەم وەگرتەوە بیمەی سەلامەتی لێرە ناخوات ناخوا ئێستا ناوت تۆمار نییە ئێستا هیچ دەکەی ناوت تۆمار من ئێستا کە ئەو ڕیش دەکەم لێرانە ئیش ناکەم هیچ ناکەیت ئەتۆ دوکانی خۆتیان ئیش دەکەیت هیچ دەکەیت بەڵێ چەند وەردەگری مانگانە نزیک 400 دلار بێمەی سەلامەتی تەیە ناوەڵ یعنی ئێستا خوا نەخواستە شتێکت بەسەر بێ ناوت لە شوێنێک تۆمارە شوێنەکەی شوێنە بۆ نازانێ هیچ ڕێنمایەک نەکرێنێ بستە چۆن دەسی بکەین چینەکەین بۆ نازانانی ئەوەست وەزارەت کاروبار دەڵێ کاکە ئەمە هەر کرێکارێک ینی پارە وەرگێ موچەی هەبێ دەتوانێت ناوی خۆی تۆمار کە بەوەی لە داهاتوو خانە نشین بێ وڵی لەگە ڕزم ئەو لە دەوی تو جێنێ بەخۆی ئەگەنا خەچ تۆم جێنە بۆ جێ لێ نەبوو باشە ئێستا کە جێ لێ بوو ئیش لەسەرەوە دەکەی ناو تۆمارکەی ماگانە پارە بدەیت ئەو لە تو جێنە انشاءالله ئیش لەسەر دەکەین ئیش دەکەی ئەگەی استفادە لەمە ئیش لەسەر دەکەین باشە تۆ چەند ساڵە کرێکاری لە مێژە 10 سال دەبێت باشە دەستەبەری کۆمەڵایەتی بێمەی سەلامەتی جێ لێ بووە قەت نازانی چەندە تو چەند ماش چەندە لێرانە لە گرازیمە ڕۆژێ بە 12 ڕۆژێ بە 12 ناخواردن لەسەر خۆم هاتوش لەسەر خۆم 12,000 ناخواردن لەسەر خۆتە هاتوش لەسەر خۆم ئەی سبەی ئەگەر دەرت کەسی کرێخانیش دەدەین 150 کرێخانی سبەی خاوەن گەراز تۆی دەرکرد چارە نووسە چ دەبێت وڵا ئەمباریەکە دەبێت دیسان دەبێ ئەمباری دیسان ئەمباری ئەدی ناترسی بچێ ناو تەمەن معاشت نەبێ والله چووکەیت بۆ نەچوویە تو ناوی خۆت تۆمار نەبزانیە تازە بزانم تازە بزانانی چەند ساڵە تۆ کرێکاری دەکەیت 25 ساڵە 25 ساڵ کرێکاری دەکەیت هەمبالێکم هەمباڵی لە هەولێر بەێ باشە دوای 25 ئێستا تەمەنت تقریبا ئێستا تەمەنم 42 ساڵە 42 ساڵە تااقەتی چەند ماوە ئیشە قورسانە بکەیت ئەگە هەر 10 ساڵی دیکە 10 ساڵی دیکە باشە پاش ئەو موچەیەکت دەبێ یان هیچ نابێ والله موسم نییە هیچ نییە باشە ئێستا حکوومەت وەزارەتی کار دەڵێ ئێمە خزمەتی کرێکار دەکەین
ئیشی ئێمە خزمەتی کۆمەڵگا کرێکارە تۆ بۆ نچوی ناوی خۆ تۆمار بکەین ماگانە شتەچیان بدێ برێکاکە من کرێکاری دەکەم ئەگەر پیر بووم تااقەتم نما موچەکەم بدەنەوە راستا والله إذا نازاني. نتسوم بەس تو ئیمکانەت تێ ماگانە شتێک بدەیت بە وەزارەتی کار و کاروباری نا کۆمەڵ والله نیتە نا بۆ والله دەردەینی لەخوا بەزیابی مادام ئەمن و ئاسایش هەیە لەو خوایە گەورەیە هێشتا ڕازی. هێشتا ڕازیمە هێشتا ڕازی. ئەرێ والله بەڵام ئەرێ ئێستا والله. تۆ لە داهاتوت ناترسێ بە تایبەت کە ئیشەکەت قورسا و ئیشە لە نەمینێت والله پشتم دێشێ پشت ئەرێ دێشێ. والله ئەرێ والله تووشی فەقەراتش بوومە مامۆستا تۆ چیش دەکەی؟ ئەم کاسبن کاسبی بەێ باشە بیمەی سەلامەتیت قەت کردووە نەتکردووە زانیتت کرێکار ناوەڵە نازانی نا. باشە منداڵ تەخەڵوسی کردووە لە زانکۆ ئازان کو تەخەلوزم هەیە باشە حەز دەکەی لە حکوومەتدا مەزریان کردی تایبەت لە حکوومەت بۆ لەبەر تەقاعدی هەیە لەبەر تەقاودێکە تەقاعدەکەی عادیان دەدەنێ یعنی ئەشیاوایان امتیازی زیاترە. زیاترە دیکو بەڵام ئێستا دەڵێن ینی لە پێشوش حکوومەت دەڵێ کاکە ینی وەزارەتی کاروباری کۆمەڵاتی دەڵێ لە کەرتی تایبەتیش تەقاودی هەیە نییە نەمانزانانی ئەو شتەمان نەزانین تەقاعدیم نەزانانی یعنی ئەگەر دەرفەت دروست بی لە نێوان حکوومەت و کەرتی تایبەت تۆ حکوومەت پێ باش. حکوومەت پێ باش ئەگە پارەکەش کەمتر بێ تریش باشتر مستقبلی هەیە مستقبلی هەیە. هەدیکو مستقبلەکەی هەیە و باشترە چەند ساڵە تۆ لە شەریکەیش دەکەی؟ تقريبا 6 ساڵە 6 ساڵە ناو تۆمار کراوە لە سەلامەتی بیمەی سەلامەتی لە نەخێر. سەبەری کۆمەڵایەتی نەخێر. هیچ پارەیەک دەدەیت نەخێر باش شەریکەکە هیچ پارە دەدا نەخێر. باشە ئاگاداری لە بیمەی سەلامەتی زەڕورە دەبێ پارە بدەی بۆی لە مستەقبەل خانە نشین بکرێت بەڵێ ها بەڵێ ئاگادارم لەشتا باشە چۆن بەس لە کوردستان کەمە شتە کەمە بەڵێ لەبەر چ کەمە بەڕای تۆ وڵایەتی لەو شتەکە نازانم ئەتوو بۆ خۆت متمانەت هەیە پارە بەخۆی خۆی کە داوام دەکرد لە کۆمپانیاچکە بوو هەم بوو هەدبوو بەڵێ وەرشم گرت وەرتگرت بەڵێ کە دوازم لە کارەکەمێنە وەرم گرت هەدی ئێستا ئێستا نییە تۆ چیش دەکەی من لێرانە کرێکاری دەکەی کرێکاری یانە شای دەینی و دەبێت چەند ساڵەوا دەکەی ئەو 5 ساڵە ناو تۆمار کردێ لە حکوومەت کە کرێکارم پارە دەدەیت نادەیت باشە ئەگەر دەرفەتت بۆ دروست بی لە دامەزراندن لە حکوومەت بەڵێ دەتەوێت ببی بە فەرمانبەری حکوومەت ینیشی خۆ تێ باشترە بەخوا عالی ئازریش خۆم باشترە ناتەوێت عالی ئازر بەخۆی حکوومەت باشترە دایمی باشترە دۆ باشترە زەمان کەوتو مەسەلەن سوە دووزبەی بە تەمەندادەچی تەقاوت دەکرێت تەقاعد بەس لێرە شەیە تۆش دەتوانی ناوت بنووسی ماگانە پارە بدەیت دوای تەقاوت ئەخەر لێرە وەختەکە دیار نیە سوبە دووزبەی شەشی باشە دەبینیەوە دەڕۆی 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 ینی ئەو هەیە کەوایە زەمان بۆ کرێکار نییە ئەوانەی کرێکار نییە زەمان نییە لۆ کارتی تایبەت نییە نەخێر لە هیچێکی زەمان لە بۆ کرێکاری نەبووە چۆن نەبووە لە بەروی کە نەبووە زەمان لۆ کرێکاری وەستا لۆ نمونە مەسەن لەگەڵ لە حکوومەت بیتن پاس فترەی داوامی خۆت دەکەیت تەقاعد دەبی بە تەمەندا بێت تەقاعد دەبی بەڵام ئێستا لە کرێکاری کابراسپێر ڕۆژێ پێی برێ بریکاکە ببوورە وڵایە من نیشەکەم ئەوەندەی نییە تا ئەوەندەت بدەمێ بڕۆ لە جێشکە لە خۆت کار باشە بەس وەزیری کار و کاروباڵی کۆمەڵاتی وەزارە جێی لە قسەی تۆ بێ دەڵێ ئەم برادەرە ئاگای لە هیچ نییە کورە کاکە وەرە دەڵێ وەرە تا خۆیتی لۆ خۆتی کاکەمەە بەس لۆ سڵتە و لۆشتی خۆیتی پارەی لە کرێکار ژۆر سندیکە هەیە ئەم سایقمەوە 15 ساڵە سایقم سندیکام هات نازانم جێشی لە چیە کا سندیکا ینی بەس بەناوە بەس بەناو جێم لێ بۆ دەرێن سندیکا لە فرانسەیە تا باقیت کە هیچ شتێت نییە کا ساقی زمانی هەیە شاگر زەحمە کریکار زمانی هەیە چەندەها کریکار چەندەها مقاولی دەناسم کە کریکار لە لای بەربوویتەوە بار ئەو کاتی کە کە لە بۆ خەستەخانەی چۆن مەسرفەکەی لێ کردیا پاشان هەر نەشی دیتەوە تۆ فەرمانبەری یانی شەرەوەی شە دەکەی من فەرمانبەر نیمە من ینی عراقی نیمچوانی خۆت باشە کرێکار هەیە لە لای تۆ بەێ باشە پێم بڵێ خەڵکێکی زۆر حەز دەکات لە کەرتی حکومیدا بمەزرێ بەێ کرێکارەکانی تۆ لە دەستەبەری کۆمەڵایەتی ناویان تۆمار کرایە من یەک کرێکار لێرانە بخۆن ئیش دەکاتن ئەمە هەر لە زەریبەی پارەمان لێوەردەگرنەوە چی باشە بەس مەبەستم خەڵکێکی زۆر داوای دامەزراندن لە حکوومەت دەکە لە کەرتی تایبەت ناکە پێ دوایە هۆ کارچیە؟ هۆکار چییە؟ هۆکار ئەوەیە کە تۆ لە کەرتی تایبەت بمەزرێ لە کەرتی
هۆکاری ئەوەیە کەرتی حکومی وەچی کەرتی ئەهلی نییە چۆن کەرتی ئەهلی ئیشەکەی زیاترە جددیە حکومیش زۆری خەرک کە داوا دەکاتن ببتە بندیوار خزمەت نەکە ئەوەیە مەسەلەکە بەخانە نشینی و تەقاعد و ئەو شتانە نییە وەڵای بەنسبەت لە هەموو جێیەکی ئەوە تامین اجتماعی هەیە لە هەموو دنیاە هەیە کابرا ئیش دەکا با لەکنە منیش ئیشکاتن کە لەکنە من ئیش دەکا بستە عسکەریش بێتەوە دیسان لەکنە من ئیش دەکاتەوە مانگانەوە لێرە هیچ نییە نا تامین اجتماعی هەیە بەس پارەی وەردەگرن کەس نازانین دەستە چێ تێدەگەی بەس پارەی وەردەگرن ئێستا بەڵگەم هەیە ئەم چوومە ئێران ئەلێرانە سێ وەرەقەیان تقریبان لە بەس حەقی سیارەکەی لێوەگرتم لە ئێران یەکە خۆی بە سیارەکەم دادا ها گوتم کاکەەوە تامینە گوتی ئەوە تامین نییە بەسی مردنەیە کاک حاجی بە پێچەوانی خەڵکێک بەر لە ئێستا قسەمان کرد خەڵکێکی زۆر دەیەوێت لە حکوومەتدا بمەسرێت تۆ دەڵێ نەمویستە منداڵی من دەرفەتی بۆ دروست بۆ ببیت بە فەرمانبەر نەمویست بە ببیت بە فەرمانبەر لەبەرەوەی فێرە تەمەڵی دەبی شەر نییە لە 100 سال مۆزە بە ئەگەر ئەو دزی و فەسادەی تێدا نەبایە ژیانێکی بەڕۆتینێ بەڵام ئەمە دەمەوێت منداڵی من ببتە تادیر کوڕی کابرای کوڕی ئاغای و کوڕی شێخە و کوڕی مەلایە بووە بە تادیر چی لەوی زیاد چی لە کوڕی من زیاد تۆ تیجارەتت پێ باشترە لە تیجارەتم بەڵام زۆربەی زۆری گەنجەکان دەیانەوێت ئێستا لە حکوومەت دابمەزرێن حەز ناکەن لە کەرتی تایبەت دوای لەبەر چییە ئەوە کارێکی هەڵەیە کارێکی هەڵەیە فکریانەوەیە کاکە لە حکوومەت دابمەزرێن ڕۆژێ 2 ساعت بستنە بندیواری دایرەکەیان و ببەنە سەری و بێنەوە وەڵام عاشمان هەیە وەڵا ژیان وەڵی ئەو کەسەی چاوی لەو شتەی بیبڕەیە من شادێکی بەرزی نەبیتن لە عایات فاشلە باشە بەڵام خەڵکێک دەڵێ کاکە ئەخر ئەمەش لە کەرتی تایبەت ئیش بکەین کرێکاری بکەین لە کۆمپانیایەک تەقاعودیمان لۆ نامینێتەوە شتێکمان بەسەر بێ مافمان ناپارێزێ بەس لە حکوومەتەکە باشە سبەینە پیر دەبین معاشە کاکە مافیان پارێزراوە با لە هەموو سنتەری ئیشەکان بە هەمووی وەک یەک چاو بدەنێ چەند ساڵە تۆ کاری فڕنی دەکەی وڵا لە مێژە ئەی لێرە چەند دەبیش لێرە 2 ساڵە ئیشتە 2 ساڵە بەڵێ کرێکاری بەڵێ ڕۆژانت هەیە بەڵێ باشە بێمەی سەلامەتی تەیە بەڵێ هەیتە بەڵێ ماگانە چەند دەدەیت مانگانە وەسع فڕنیەکە دەیدە بە حسەوی پارەکە من نایدە نایدەیت بەڵێ یعنی هیچ نادەی بەس ئەو دەیدا بەڵێ پێت باشە ئەو بێمەی سەلامەتی هاتە بەڵێ چۆن بۆ مەبەستی کە پشکنینەکان دەکرێتن و فعسانە دەکرێتن بۆ ئێمە باشتر نازانی کە دوای 20 ساڵ لە خزمەتی کرێکاری دوای خزمەت دەکەی باوە دوای وەردەگریەوە ڕێ پێداوە قەت سەردانت کردووە؟ نه هەتا ئێستا سەردان نەکردووە سەردانیش نەخێر نەکردووە ئەو تقریبا 3 ساڵە لێکوانە هێشتا سەردانیش نەکردووە. ماندوو نەبی خاوەنکاری یان لێرە ئیش دەکەی خاوەنکاری لێرە کرێکارت زۆرە لەخوای بەژار باشە ئەگەر یەکێک لە وەستاکان کرێکارەکانەوە وەستانە خوا نەخواستە لێرە بەر بەوە دەستیشکە بەڵێ نەیتوانی کار بکاتەوە وەکو وەستایەکی حەلابە بەڵێ مستەقبەلی چییە ئەمە؟ دەی بستە پێش مزگەوتەکان دەستە سڕی دابنێ چ بکە چ بکە بۆ بیمەی سەلامەتی نییە؟ دیمە سلامەت هەیە زمانەت دەکات سەمە زمانی دەدەین هەم ماگانش بەس باوەڕ ناکەم شتە شوێ بداتەوە کە کات پاشە ڕۆژ مەقسەد ڕۆژان دابین بکاتە کە پارەکەی بداتەوە وەلیکی مەسەبی داتێن کە پەشی ماگانێ بکاتن بڵێ باشە کە هەموو مانگ پارە دەدەیت کرێکارەکەت پارە دەدە بۆ بێ هیوایە ئەو پارەیە بگەڕێتەوە قەت ڕۆژێک داوات کردووە بڵێن پارە نییە بە قورعان زۆر زەحمەتە نییە چی گەڕانەوە بە سەدانان زۆر ئاساندا بەس لۆ گەڕانەوەی وەکو وەستاکەم سەستامان نەبووە کە ساڵ مەسە ئیشکی لە چتەوە زۆر بە زەحمەتی بینە بەردەگەلێک زۆر دێگەنە نایدنەوە باوەڕ ناکەم وەستا گیان ماندوو نەبی چەند ساڵە تۆ وەستای حەلاق وەڵا نزیکەی 20 ساڵە 20 ساڵ بەڵێ باشە لە سەبارەت بە بیمەی سەلامەتی و دەستەبەری کۆمەڵایەتی چ معلوماتێک هەیە بەخوای هەتا ئێستا ئەمە کە کار دەکەین لە بوارەی هیچ شتێک نەکرای وەکو کاسبکاران وەکو برین کرێکارێک وەکو کرێکارێک بۆ خاوەن کار تۆ ئیش دەکەی بەڵێ بۆ خاوەن کار ئیش دەکەین بۆ خاوەن کارەکەی ئێرە زۆر باشە ئایلۆمە باشە ئەمن عیلاقەم بە شخصی نییە واز لە شتی شخصی بێنین سبەینێ خوا نەخواستە تووشی ڕووداوێک بی
چاوەڕێ ئەوە دەکەی پارەکەوە گریەوە چاوەڕێ ئەوە دەکەیت چۆن فەرمانبەرێک لە حکوومەت خانە نشین دەبی دوای ئەوەی کە تەمەنت گەورە بوو موچەت هەبێ بەڵێ ئەوە شتێکی زۆر باش بڕۆنت کردو ئەمە تا ئێستا ئەمە لەو کارەی داینە وەکو زەمانەت دەدەین پارە هەموو ماگانە دەدەین بەس ئێستا بۆ نمونە وەستامان هەبووە لێرە پێشکایە لە ڕێگا پێشکایە شتۆ دایرەی زەمان یەک ساڵت لۆ دادەنێ جارێ ئەج دەرێ پارەکە وەرەوەرگرەوە یعنی پارە وەرگرتنەوەکە مامەڵەکەی ساڵێکی دەبە ساڵێکی دەبە ئەجە بە تاویژ نادەنەوە دەرێن دەبی ئەتو لەو دوکانی دێن دز نەدێ دەبی نمابی لەوێ ناودەست کات ئەجە پارەکەت دەدەنە دەستی. بەشێکی زۆر لە کرێکار و خاوەنکارەکان ینی گلەییان هەبوو وەکو بینیمان گلەییان هەبوو لە چۆنێتی مامەڵەی بەڕێوەبەتی دەستەبەری کۆمەڵایەتی بەڵام لەگەڵ ئەوەشدا وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕایەکی دیکەی هەیە دەڵێکا کە یاساکان لە خزمەتی کرێکارانە لە خزمەتی خاوەنکارە بەڵگەیان چیە بۆ قسەکان ئەمە خاتوهودا لێرە فەرمانبەرە دەڵێ ڕۆژانە خەڵکێک دێ پارە وەردەگرێت ڕاستە ئێمە پارەیان لێ وەردەگرن بەڵام ئەو پارەیە بۆ گیرفانی حکوومەت و بۆ گیرفانی خۆمان نییە ئەو پارەیە جارێکی دیکە دەگەڕێنینەوە بۆ کرێکارەکان پێم بڵێ تۆ گوتت پارەکان دەگەڕێنینەوە خەڵکێک هەیە تەنانەت 2 مانگ 3 مانگیش ئیش بکە دواتر بێتەوە ئەو پارەی دایتی دەیگەڕێن چۆن؟ لێرانە معاملەی خۆی دەکە پاش ساڵێکی کە ئیشکارەکەی خۆی بەجێهێشت ساڵێکی بەسەردا دەڕواتن دێتن معاملەی خۆی دەکاتن لێرانە غرفەی خاننشینمان هەیە لەوێن دەرێ حساب و شتیلۆ دەکەن 105 پارە خۆی دەدەینەوە 105 چۆن ینی 105 105 لە ڕاتبەکەی یعنی ئەگەر هاتوو یعنی ئەگەر کرێکارێک لە ساڵێکدا میسالەن موچەکەی 700,000 بوو ئەگەر 12 مانگ کاری کردبی باشە یەک معاشی وەردەگرتەوە یەک موچەی وەردەگرتەوە ینی کۆی ئەو پارەی پێشتر کە مانگانە داویەتی بە دەستەبەری کۆمەڵایەتی لە کۆتادا 700 پاشەوی چی بەسەردێ؟ تەواو لە کنەمە ئەوە نابێت ینی پارەی تری پێ نادرێت ینی وەکو سۆشیال بەردەوام نادرێت بەردەوام نابێت چکە کارەکەی خۆی بەجێهێشت کاگوشیال بەڕێستان بەرپرسی دۆسەی خانە نشینانی کرێکارانی کوردستان هەر کرێکارێک بگاتە مەرحەلەیەک بێ خانە نشین بێ موچەکە لە هەولێت تەبان سنووری پارێزگای هەولێر موچەکە لای جەنابەت تۆمار دەکرێت تا ئێستا چەندمان هەیە؟ تا ئێستاکە 283 خانەشینمان هەیە لە ساڵی چەندەوە تا چەند؟ ئەو هەشتایەکە کە هیچمانی بەغدایە ئەوەی قەدیم بوو ئەو سەردەمی ڕژەمی باس ئەمە لە ساڵی نوێیەکە حساب دەکەین ئەمە باسی حکوومەتی کوردستان دەکەین لە حکوومەتی کوردستان چەند کەس بۆتە خانەنشین خانەشین لە دارێت زەمانی ئێستاکە 355 کەسمان هەیە دکتۆرجان لەگەڵ شتێکی زۆر لە گەنجان قسەمان کرد گوتمان ئەگەر دەرفەتی کار دروست بێ لە کەرتی حکومی و تایبەت کامە هەڵدەبژێری کامەیان باشتر دەبینی بۆی دوا ڕۆژێکی باشتە بێ بەشی زۆریان داوای حکوومەت دەکەن لە کاتێکدا ئێوە خۆتان دەڵێن وەکو وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی کە دەستەبەری کۆمەڵایەتی هەیە هاوشێوەی کەسێک کە چۆن لە حکوومەت خانە نشین دەبێت لە لای ئێوەش ئەو مافانەی پێدەدرێت تا ڕادێت بەڵام ئەفزەلیت بۆ حکوومەتە نەک بۆ کەرتی تایبەت ئەمە پێ دوایە هۆکارەکەی چیە؟ هۆکارەی ئەو بابەتە دەگەڕێتە بۆ دوو هۆکاری سەرەکی هۆکارێک کەلتوریە یعنی کە لە سەردەمی عوسمانیەکان ماوەتەوە نەک بوو تەنها بوو کورد بوو هەموو ئەو خەڵکانەی کە لە ژێر دەسەڵاتی عوسمانیەکاندا بوون وا دەزانن کە ئەوەی لە حکوومەت دابێتن هەیبەتی زیاترە و شخصیەتی بەقوترە و حتا کورتای لەو باوەدا ئەگەر بینە سەر بابەتی بابەتی دوام ئەوەیە وەکو بڵێن ناوشیاریەکی زۆر زۆر وازەح هەیە لە سەرانسەری کۆمەلگا بە خاوەنکارانەوە بگرە بە کرێکاران کە دەڵێن کرێکار قەزی هەر کەسێک ئیش بکە لە کەرتی تایبەت بێجا چێ خاوەن کۆمپانیایەکی زۆر زۆر زەبەڵاح بێتن یانیش ئەمەلە بێتن باشە سەبارەت بە ڕێژەی خانە نشینی ئەگەر تەماشای ڕێژەی کرێکاران لە کوردستان بکەیت ینی بە هەموو جۆرەکانی و ڕێژەیەکی یەکجار زۆرە
بەڵام ئەوەی کە من بە دوواداچوونم بۆ کردووە ئەگەر سنووری هەولێر بە نمونە بینمەوە 355 خانە نشینتان هەیە لە سنووری پارێزگای هەولێر کە مانگانە موچە وەربگرێت پێتان وانیە ئەمە ڕێژێکی یەکجار کەم بێت بەڕاستی مەوزۆی خانەنشینەکە یەکجار کەمە هەڵباتە جەنابەت بەس باسی هەولێرت کرد من باسی هەموو کوردستان دەکەم هەموو کوردستان لە 667 خانەنشین بە خانەنشینی دەرەوەی هەرێمیش تێناپەڕێتن مەقسەدمان چییە لە خانەنشینانی دەرەوەی هەرێم و ناوەوەی هەرێم خانەنشانی ناوەوەی هەرێم ئەو کارمەندانن کە لە کەرتی تایبەت دوای ساڵی 92 خانەنشین بوونە لە لای ئێمە هەر لە ساڵی 92 حتا لای ئێمە ئەوانەی خانەنشینی دەرەوەی هەرێمن ئەو کەسانن کە پێش 92 خانەنشین بوونە ئەوە موچەکانی خۆیان لەسەر سندوقی بەغا وەردەگرن لە ساڵی 92 ئێمە سندوقی دەستەبەری کۆمەڵاتی هەرێمی کوردستانمان هەیە طبعا 189 کەس لە بەغا موچەکانیان وەردەگرن و 500 زیاتر لە 500ش لە کوردستان وەردەگرن. زۆرینەی گەنجان ئەوانەی دەرچووی زانکۆن کاسبکاران چاویان لە کەرتی گشتی و حکومیە تاوەکو دامەزرێن دەڵێن ئیمتیاز لە حکوومەتە کارێکی ئاسان موچەیەکی باش بە بەراورد لەگەڵ کەرتی تایبەت کە پێیان وایە کارکردن لە کەرتی تایبەت زۆر جار پاشەوەی کارێکی زۆر دەکەی تەمەنێکی زۆر دواتر خاوەنکار بە ئاسانی دەرد دەکاو و کارەکەت و مستەقبەلەکەت زامن نابێت بۆ چارەسەری ئەم پرسە وەزارەتی کار دەڵێ کاکە ئێمە دەستەبەری کۆمەڵایەتیمان هەیە ئەگەر بێت و هەر کرێکارێک سەردانمان بکات ئەوە مافی دەپارێزرێت بەڵام بەشێک لە کاسبکاران دەڵێن ئەوەی هەیە شکلیە پێویستە وەزارەتی کار جددی ینی جددیتر کار لەسەر ئەم پرسە بکات بە شێوەیەک وا بکات ئیمتیازاتی کەرتی تایبەت هاوشێوەی ئیمتیازاتی کەرتی حکومی بکات ئەو کات ئەگەری زۆرە خەڵکێک چاوی لە کەرتی تایبەت بێت زیاتر نەوەک لە کەرتی حکومی و گشتیدا تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.